تورکیا ئامانجی ئەوەیە قوارەیەک نەمێنێ بە ناوی هەرێمی کوردستان لە عێراق و ئامانجی ئەوەیە قوارەی ڕۆژاوای کوردستانیش نەهێڵێ بەداخەوە تێگەیشتنی بۆ چارەسەرکردنی مەسەلەی کورد نییە لە تورکیاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە پێویستەکە فشار لە تورکیا بکەین بۆ ئەوەی گفتوگۆ و پرۆسەی ئاشتی بگرێتە بەر و کۆمەلگای نێودەوڵەتیش بهێنینە سەر خەت فشار لە تورکیا بکە ئەو پێشێلکاریانەی دەرحەق بە خەڵکی کوردستانێکە ڕای بگرێ ئەوانە پێشێلکاری ڕوون و ئاشکرای مافەکانی مرۆڤن و گەلی کورد بەم پێشێلکاریانە و بەم پەلامارانەی تورکیا نە لاوازە بێ نەشکستە هێنێ بەڵکو شیاتر شەرمەزاری بۆ تورکیا دروست دەبێت لە ئەنجامی ئەو هەموو خوێن ڕشتن و کاولکاری کە بەسەر خەڵکی کوردستان و ناوچەکەمان هێنێ کوردستان وڵاتێکی دەوڵەمەندە بە سامانی سروشتی بە ژینگەیەکی جوان بە ئابوووریەکی بەهێز ئەگەر بێت و تورکیا مەسەلەی کورد چارەسەر بکە دەتوانێت لەوەوە زیاتر وڵاتەکەی خۆی گەشە پێ بدا پەیوەندیەکی تەندروست لەگەڵ هەرێمی کوردستانە نەک لە ڕێگەی بۆمباران و کوشتن و درۆن و ئەم وەسیلانەی کە پێچەوانەی قانونی نێودەوڵەتین ئەوەی تورکیایکە دژی یاسای نێودەوڵەتیە دژی یاسا نیشتیمانیەکانە دژی ئەرکی دراوسەیەتیە هەموو ئەمانە وامان لەیەکە ئێمە بەردەوام داوا بکەین لە گەلی خۆمان وشیار بێ بەرامبەر بە داگیرکەران ناوماڵی خۆمان ڕێکخینەوە ڕووبکەینە گەلەکەی خۆمان ڕووکەینە خەڵکەکەی خۆمان و حکومڕانیەکی باش دەستەبەر بکەین بۆ ئەوەی بتوانین لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەو وڵاتانەی کە پێشەلکاریمان دەرحەقیقەن بتوانین ڕایانگری بە قەناعەتم وازحە ڕژێمی تورکیا ینی بە ئاشکرا هەم قەسف هەم بڕینی دار هەم ڕۆکێت هەم بوونی پایگاکانی لە هەرێمی کوردستان یان ئەمە پەیامێکی وازحە کە ئەم ڕژێمە یعنی ئەوەی ئێوە تا ئێستا شوتە سەر بووی بەداخەوە کە شتێک نیە لە هەرێمی کوردستان و لە عێراق ناوی سەروەری یاسا بێ ناوی پارێزگاری هەموو ئەوانە بێ کە ئەمە بۆ خۆی هەنگاوێکی خراپە و لە داهاتوە ئەبێ چاوەڕێی خراپتر بکەین ئەبێ بزانین حکوومەت مۆقیفی چییە ئەنی ئەمە وڵاتێکە یەت پەلاماری وڵاتێکی و سنوورێک و خاکێکی ترەدا لە کاتێکە کە پەلامارە خۆشی بنگۆبارەکە هەیە لە هەرێمی کوردستانە خۆ ئەمە پرسیارەکەی لێرەیە بەداخەوە کە ئەمە یان نازانم ئینسان ناوی بنێکی بەس ناکرێ ینی هەر ئاوا بڕاتە سەر ئێمە هەرێمی کوردستان خاوەری مەسەرەن نەبوونی دەستورێک و کۆمەڵە بنەمان و تۆ لە چوارچەوەی عێراقای و عێراقیش ئەوە وەزعیەتی یعنی بەداخە وەزعێکی ئاڵۆز و خراپە تۆ مەترسەکان تۆ جارێک خاوەنی ینی سەروەری نیت ئەو هەر کاتێک بیەوێ مەسەلەن نەک بە قەسف و بەوانە ئەو ئەو لە پێگە و مانەوەی لە هەرێمی کوردستانە هەیە هەنی مەترسەکانی وازەحە لەوە مەترسی دارتی چییە کە تۆ ڕژێمێک لە وڵاتەکەی خۆی باوەڕی بە نەتەوەیەک نەبێ مافی سەرەتایەکان کە ئازادی ڕادەربڕین و هەمووانەی نەیبێ تۆیە لێر ئەم تەراتێنەکە کە بەداخەوە ئەمە پێویستە بە هەڵوەستەرکردنەوە پێویستە لایەنە کوردیەکان بە جدی و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی هەمومان هەمویان بە یەک دەنگ بەڕاستی بێنە سەرخەت.